ئاوارەبوون وڵاتیان مووسڵ پشتوەیەکە هات کۆرێک خەڕەواتی تیرۆریستیە داعش دەست بەسەر باشێرە مووسڵ و چەند دەڤەرندیان پارێزگەهێدا گرتان. هێرشن داعش بوو سەر مووسڵ لە ڕۆژە 6/6/2014 دەست پێ کرد. ئەو ڕۆژە ئەینی بوو کە پشتی هینگێ داعش گەلێک جاران لە ڕۆژە ئەینیدا هێرشکرینە سەر دەڤەرندی. سوپا و هێزن ئەمنیەن عێراقی لە بەرامبەر هێرشن داعش بوو سەر مووسڵ بەڕەوانیە کاواسانە کرد. سەرنجام مووسڵ کەفتە دەستە داعش و سبەدەهیە ڕۆژە 10/6/2014 ڕۆژە پێلە ئاوارەبوونێ و پلەسیە ئەکینجیبوونێن مووسڵ بوو. جویدەمی و هەتانوکە وڵاتیان مووسڵ بەردەوام چاوەڕێی ئازادکردنا دەڤەرن خونە و چەند جارەکانژی بەحسی ئازادکردناوێ هاتیەکردن بەلێ ڕەوش هەتانوکەوەکی خویە. بەلێ ئەفجارە بەحسی ئازادکردنا مووسڵ جدی و گەرمتر بووە. بووی مەرەمێژی سوپای عێراقی لڤینن خۆ دەست پێکرینە و هێزەکە زۆر گەهشتیە مەخمور ئۆنوکەژی بەرهەفکاریت بەردامن. دەربارەی وەیەکەژی هەڵۆ پێنجوینی بەرپرسێ مەڵبەندێ نەینەوە یەکەتی نیشیمانی کوردستان پرۆسە ئازادکردنا مووسڵ بێ پرۆسەکە گران و هیربین و هەستیار ناوبر و ڕاگەهاند پێدڤیە بزاوان بۆ بدومایکینانە داعش دژوارتر بکەین. بەلێ ئەف پێنگەوە بێ کارێکی گران بناو بەر و یەکژی ئەگەران ژی vێگەران بۆ ئاکینجیبوونا ژمارەیەکە زۆرا وڵاتیان لەوان دەڤەرن گولژێر دەستن داعشدانە. ئەف داخویانیە پێنجوینی دەدەمێکدایە لە چەند ڕۆژەن بۆریدا ڕێکخەراوانەتەوەن ئەیگرتی لە سەرزارێ لیزا گراند ڕێکخەرانەتەوەن ئەیگرتی بۆ هەوەرهاتنا مرۆڤی بەڵافگریە پترژێ 3 ملیۆن وڵاتیان عێراقی لە دەڤەرن ژێردەستن داعشدانە و هشداریژیدا لە ئەگەرێ ڕێدانە کارەسەتەکە مرۆڤی لێ مووسڵ و دەڤەرندی لە ژێردەسەڵاتە داعشدا. زێدەباری وان ئەگەرانژی هەڵۆ پێنجوینی چەند ئەگەرێکن دیژی بوو گرانیا پرۆسەی زێدە کرد و بەحسێنا کوکیەن طایفی و ئاریشن لەسەروان هێزن کە پشکداریە دە پرۆسەیەدا دیکەن کرد ژوان حەشد شەعبی و هەبوونا هێزن تورکیا لە سنووری. هەروەسان دەربارەی پشکداریکردنا هێزا پێشمەرگە کوردستانê دە پرۆسەیەدا گوتی مافê pêşmergehê ew deverên Kurdistanê ku hişta rizgar nekirîne azad bikineve û têda binecih bibin. Herwesan behsê rewşa Mosul lê piştî Daeş kir û wasat bînît wî demî jî serederîkirin edgel rewşa Mosul û îdarê û paşaroja siyasî ya Mosul hestiyar dibêt. Hevdem digel destpêkirina berhevkariyan bo proseya azadkirina Mosul milmilanê û daxuyaniyên cuda cuda jî hatine pêş. درباره ایکیجی روزا 22/2016 حیدر عبادی سرک وزیر عراق ده گوتاره که دال جواتان نونران راگهاند لوان نیزیکان هوا کنترل کرنا مووسل ده دست بکین او دوی هوی جیدا پشمرگه و حشد شعبی ده بشکداریه